حەسەن ڕۆحانی بێ ئەوەی بەڵێنەکانی 4 ساڵ لەمەوبەری دووبارە بکاتەوە کەچی ئەم جارەشیان زیاتر لە هەموو کاندیدەکانی دیکە چاوی بڕیوەتە دەنگی کورد و سوننە مەزهەبەکانی ئێران. ئەمەش لە حاڵێکدایە لە 4 ساڵی ڕابردوودا هەڵسوڕاوانی کورد و سوننە ڕەخنەی زۆریان لە ڕۆحانی هەبوو بۆی بەڵێنەکانی کاتی بانگەشەکانی هەڵبژاردننی جێبەجێ نەکردووە. لە دوایین دیبەیتی کاندیدەکان حەسەن ڕۆحانی ڕەخنەی لە باڵی محافز کارگرت بەوەی ڕێگەیان نەداوە پۆستە ئیداری و کارگێڕەکان بدەنە سوننەکان. بەڵام نوێنەری باوە و جوانڕۆ لە پەرلەمانی ئێران ڕەخنەی لە ڕۆحانی گرتووە و دەڵێت ڕۆحانی بەو قسانە تەنیا مەبەستێتی دەنگی سوننەکان بەدەست بهێنێت. جیالەوە ڕۆحانی کەی ویستوێتی پۆستێک بداتە کەسێکی سوننە. لەم ڕۆژانەدا هەندێک لە هەڵسوڕاوانی کوردیش لە ناوتۆڕە کۆمەڵایەتەکاندا قسەیەکی وەزیری ناوخۆی حکوومەتەکەی ڕۆحانیان وەبیر هێناوەتەوە کە 3 ساڵ لەمەوبەر و لە کاتی دیاریکردنی پۆستی پارێزگاری سنەدا وتبووی لە ناو کورددا کەسێکمان دەست نەکەوت شیاوی ئەو پۆستە بێت بۆیە ناچار بووین کەسێکی دیکە بهێنین بیکەینە پارێزگاری سنە. ڕۆحانی لە هەڵبژاردنەکەی 4 ساڵ لەمەوبەری سەرۆک کۆماریدا زۆرترین دەنگەکانی لە پارێزگا کوردیەکان و پارێزگا سوننەکان بەدەستێنە کە لە زۆربەی ئەو پارێزگایانەدا دەنگی زیاتر لە 170 دەنگدەرانی بەدەستێنە. سەرباری ڕەخنەکانی دانیشتوانی کورد و سوننە لە حەسەن ڕۆحانی زۆربەی چاودێرانی کورد پێشبینی دەکەن لە هەڵبژاردنەکەی ڕۆژی 19 ئایاردا جارێکی دیکە دەنگی زۆرینەی کورد و سوننەکانی ئێران بۆ حەسەن ڕۆحانی بچێت. بۆ پێی لە هەموو هەڵبژاردنەکانی 20 ساڵی ڕابردوودا دەنگی زۆرینەی دەنگدەرانی کورد و سوننە بۆ کاندیدەکانی بەرەی ریفۆرم خواز بووە و جگەلەوەش لە هەڵبژاردنەکەی ئەم جارەش هیچ کام لە کاندیدەکانی ڕکابەری ڕۆحانی هیچ پێگەیەکی جەماوەریان لە ناو کورد و سوننەدا نییە. بۆ نمونە ئەمە پێشوازی خەڵکی سنەیە لە ئیبراهیم ڕئیسی کە بە ڕکابەری سەرەکی حەسەن ڕۆحانی دادەنرێت کە بەوتەی هەندێک لە هەڵسوڕاوانی کورد ژمارە و کەسانی چوونەتە پێشوازی ئیبراهیم ڕئیسی کەمترە لە ژمارەی پەیامنێرەکان و پاسەوانەکانی.